دوو هەفتەیە ئەم منداڵە کە دووچاری نەخۆشی ئۆتیزم بووە لای خانەی نەوجەوانانی سلێمانیە و کە سوکارەکەی کە هێشتا دیار نییە لەکوێن ئامادە نین بچن وەری بگرنەوە. منداڵەکە تەمەنی 9 ساڵانە و 2 هەفتە لەمەوبەر لە بەرەبەیانێکی زوودا لە بەردەم یەکێک لە بەنزینخانەکانی شاری سلێمانی لەلایەن هێزەکانی پۆلیسەوە بینراوەتەوە و دواتر بردوویانەتە خانەی نەوجەوانان. لەو کاتەوە تا ئێستا کەس نەچووە بۆ وەرگرتنەوەی. پۆلیسی سلێمانی دەڵێ سەردانی سەنتەری ئۆتیزم و چەندین هۆتێل و میوانخانەیان کردووە تا کە سوکاری بدۆزنەوە، بەڵام دیارە هەوڵەکانی ئەوانیش بێ ئەنجام بووە. هەرچەندە منداڵەکە توانای قسەکردنی نییە، بەڵام پۆلیس گومان دەکەن کە کورد نەبێت. مناڵەکە ئێستا لە خانەیە، دیارەوانیش خزمەتێکی باشێکن، بەڵام ئێمە داواکاری ئێمە لە کەسوکاری ئەو مناڵانەیە، ئەو کەسانێک کە ئەو کاراناکەن ئەبێت وابیکەن کە ئەگە تۆ ڕەنگە گەر هێزەکانی پۆلیسی فریاکەوتن کاتژمێری تری پێ بچوایە نەچوونایە بمردایە. ئەوانە سنتەر هەیە حکومت لایەنی پەیوەندیداری کردوێت و ئەتوان خوان تسلیمی خانێکن بڵێن ئێمە بۆمان بەخێو ناکرێت. ئەو کاتە لە مناڵەکەشی دڵنیابێکە لەکوێیە نەک بەو جۆرە فڕێ بدێ بەرام ئەوەی کە ئێستا گومانە لە لای ئێمە ڕەنگە کورد نەبێ ئەو مناڵە. بەپێی لێکۆڵینەوەی پزیشکی دادوەری دەرکەوتووە ئەو منداڵە لە 100% نەخۆشی ئۆتیزمی هەیە و توانای قسەکردنی نییە. ڕەفتارەکانیشی هەمیشە دووبارەیە و خانەی نەوجەوانان دەڵێن هەندێک جاریش بێزاری دەردەبڕێت. لە ماوەی ڕابردوودا چەند کۆرپەلەیەک لە شاری سلێمانی دۆزرانەوە و لە ئێستاشدا لە خانەی نەوجەوانان سەرپەرشتیان دەکرێت. هەرچەندە هێشتا دیار نییە کە سوکاری ئەم منداڵە لەکوێن، بەڵام توێژەرانی کۆمەڵایەتی و دەروونزانی دەڵێن دایک و باوکی ئەگەر مابن لە ژیاندا زۆر ئازاری پێدەچێژن. یعنی نەمانی ئارامگری ئەو خێزانەیە لە بەرامبەر ئەرکەکانی ئەو منداڵەیە، ئەمەش پابندە بە هۆکاری دووهەمەوە کە بریتە لە نەبوونی پشتیوانی مناڵی ئۆتیزم لە تەواوی دنیاە خێزانەکەی لەلایەن حکوومەتەوە پشتیوانی لێەکرێت، چونکە هیچ خێزانە مەگەر زۆر دەوڵەمەند و بێت لە ڕووی مادیەوە ناتوانێت تەحملی ئەم جۆرە لە مناڵ بکاوە. لە ڕووی دەرونی و شێوازی مامەڵەکردنیشەوە پێویستیان بە سەنتەری ڕایەنان و پشتیوانی هەیە. لە هەردوو ڕۆکەوە هەرێمی کوردستانی خۆمان زۆر لاوازە. نەخۆشی ئۆتیزم بریتە لە تێکچوونی گەشەی منداڵ کە لە 3 ساڵی یەکەمی تەمەنیدا دەردەکەوێت. یەکێک لەو نەخۆشینانش کە کاریگەری لەسەر دەرونی منداڵ جێدەهێڵێ و وا لە منداڵی توشبوو دەکات جیا بێتەوە لە دەوروبەرەکەی. بەپێی ئامارە نافەرمیەکان لە باشووری کوردستان تاکو ئێستا 1110 حاڵەتی ئۆتیزم تۆمار کراوە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.